کەسێک هاتە زمانی ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هادووتی ئەی ابن عباس ئەگەر کەسێ یەکێ بکوژێت تەوبەی بۆ هەیە ئەتوانێت تەوبە بکەوتی نەخێر تەوبەی بۆ نییە قەت کابرا ڕۆشت تەڵەبەکانی وتیان ئەی ئیمامی گەورە ئەی مفەسیری قورئان کورە چۆن تەوبەی بۆ نییە بەس مشریکیش تەوبەی بۆ هەیە مەگەر بمرێ بە شیرکەوە فەرمووی ئێوە نازانن ئەم پیاوە کە هات شەڕەڕم لە چاویە ئەبینی ئەم بینی ئاگر ئەکاتەوە چاوی بەس بم وتایە تەوبەی بۆ قبوڵە کەسێکی ئەکوشتەوەی تەوبە ئەکەم چکە مفتیە بێ بزانێت چۆن ئەو کەسەکەیە فتوە مستەفتی حاڵی چۆنە ئەبێ لایەنەکان سیرکە ئەبەم کەلیمەیە کە وتم ئەو کەسە هێواش بوو هێمن بوو بۆیە ئەو کەسەی کە مفتیە ئەبێ بزانێت چۆن بڕیارات ئەدا لەوە چێ فتوە بۆ تۆ شێوازێ بۆ کەسێکی تر شێوازێکی تر بێ جاری وایە مامۆستایەکی ئاینیە بینی لە شوێنەکە شتێکی وتۆ لە شوێنێکی ترا شتێکی تری وتۆ زۆر ئاسایی لەبەرەوەی حاڵی ئەو شوێنە و مەقامی ئەو شوێنە ئەوە ئەخوازێ مەقامی شوێنەی تر شتێکی تر ئەخوازێ ئەم دینە عەزیمە ئەوها بچووک نییە بڵێ وەڵا یەک و یەک کاتە دوو کۆمەڵێ مەسائلی زۆر کورتی عەقیدەی ئیسلامی نەبێ کە ئیمان بەخوا و بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک لەو بابەتە ئەوانی تری هەمووی اختلافاتە ملیۆنان مەسئلەی اختلافی لەناو ئەم پەیامە شیرینە هەیە کە ئینسانی موسڵمان ئەبێ واقعی کەسەکان و حاڵەکان و زەمن و زەمینە بخوێنێتەوە ئینجا بڕیار بدە